يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، لە دوو وتاری ڕابردوودا لە زنجیرە باسی ئەو شتانەی نابێ باز بکرێن گەیشتینە سەر بابەتە خێزانیەکان. وتاری ئەمڕۆشمان پشتیوان بەخوای تاک و تەنها و بێشەریک بەویستی خوا هەر لەسەر ناوەندە خێزانیەکە دەدوێین ئەڵقەی سێمە لەو بابەتانەی کە نابێ لە نێوان خۆماندا بڕواتە دەرەوە و خەڵکی بەگشتی پێی بزانێ. خوای پەروەردگار بۆ نێوانی ژن و مێرد جوانترین پێناسەی کردووە و لە سوورەتی ئەلبەقەرە ئاەتی 187 دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن. خەڵکینە پیاوان بزانن ئێوە لەگەڵ خێزانەکانتاندا هەردوو لاتان جلی ژێرەوەن بۆ یەکتر، ئێوە جلوبەرگی ژێرەوەن بۆ یەکتر. جا جلوبەرگی ژێرەوەی ئینسان بۆ پیا و بۆ ژن سێ تایبەتمەندی هەیە. یەکەمیان ئەو جلانەی کە لە ژێرەوە لەبەرتایە ئەگەر نەرم نەبێ و فەرەح و خۆش لەبەر نەبێ با جلوبەرگەکانی سەرەوەت، چاکەت و پانتۆڵەکەت، جلوبەرگە کوردیەکەت، جبە و عەمامەکەت با ئەوانە لە ئاوریشم و حەریر بن. ئەگەر جلەوەی ژێریە کە بە پێستەکەتەوە نووساوە ئەوە زبر و بەخور و ناڕەحەتوێ و باش نەبێ، ئەو جلەی سەرەوەت ئاوریشم و حەریر بێ تۆ ئیسراحەت ناکەی. بە هەمان شێوە ژن و مێردیش ئەو جلوبەرگانەی ژێرەوەن، ئەگەر زبر و تەسک بن دەڵب بن بە یەکتر نەخۆن با ئەو ئینسانە لە دەرەوە زۆرترین خۆشگوزەرانی هەبێ هەر ژیانی ناڕەحەتە. ژن و مێرد بە یەکەوە ناکۆک بن لە دەرەوەی خێزانەکە خەڵک ناتوانە بەختەوەریان کە. بۆیە ئەم ئاەتە پێمان دەڵێ خێزانەکەی خۆت ئەی پیا و لە هەموو کەس لێن نزیکترە بە قوربانی خەڵکی مەکە. ئەی ژن لە پێناوی ڕەزامەندی هیچ کەسێک لە بنەماڵەکەتدا دڵی مێردەکەت مەڕەنجێنە، چونکە ئەو جلەی ژێرەوەت زبر و ناڕەحەت و ئازار دەربێ تۆ لەسەر قەنەفەی نەرم دانیشە. جلەکانی سەرەوەت عەرزم کردن چەند نەرم و خۆش بێ تۆ هەر لە ئازارای و ناڕەحەتی. خوا فەرمووی خێزانەکان بۆ یەکتر جلی ژێرەوەن. دووەم جلی ژێرەوە کەس نایبینێ، جوان نییە باز بکرێ. ژیانی ژن و مێردایەتیش نابێ بۆ خەڵک باز بکرێ. دەکرێت ڕووکەشەکانی دەرەوە دیار بێ، بەڵام جوان نییە نە بۆ پیا و نە بۆ ئافرەت جلەکانی ژێرەوەی نیشانی خەڵکدا. بۆ شێوەیە هەموو شتێکی لە دەرەوە بێ، ئەوە ژیانی ژن و مێردایەتیش بەو شێوەیە نابێ باز بکرێ. سێیەم کە جلی ژێرەوە عەزیەتی دای، بۆ نمونە تەسک بوو جسمی وا دەکوشی ناڕەحەتی دەکردی، دەڵب بوو بۆ قەڵبی تۆ نەدەبوو جلەکانی سەرەوەشی ناشرین دەکردی، زبر بوو ئازاری دەدای و لەشی بەخور و دێناوی نەیدەهێش بخەوی و ئیسراحەت بی، ئالەم کاتەدا دای نییە، دایکەنە و ئاسوودە بە. بێجلی ژێرەوە بی باشترە لەوەی کە لە ناڕەحەتی دابی. ئەمەش پێمان دەڵێ ژن و مێرد ئەگەر زانیان بە یەکتر ناخۆن، لە جیاتی ببنە مای داپۆشینی یەکتر، بوونە ئازار بۆ یەکتر، با یەکتر نەکوژن لە خەفەتەوە، با ڕێگەی جیابوونەوەیەکی شەرەفمەندانە بگرنە بەر. خێزانت نەبێ و مرتاحبی زۆر لەوە باشترە لەبەر چاوی خەڵکە خێزاندار بی بەڵام هەموو ژیان زبری و ناڕەحەتی و ئازار بێ. ئەوە بە عیبەی مەزانە. جلەکەی ژێرەوە لەبەرانە بێ زۆر باشترە لەوەی کە بەو ناڕەحەتی و بەو زبری و بەو خوروەوە پێ ڕازی بێ و هەر لەبەی لۆمەی خەڵک قبوڵی بکەی. کوردەواری خۆمان بەڕێزان فەرموویانە ژن و ماڵ چاکە بە دوان دەکرێت، هەم بە ژن و هەم بە پیاو، بەڵام باری قورسی خێزان لە کۆمەڵگەی موسڵمان و
هەروەها تەواوی جیهانیشدا دەتوانم بڵێم بەڕاستی بە ژن دەوەستێندرێ. بۆیە لە ئیسلامدا دوو جۆر ئافرەت لە قورئانە باس کراوە: فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله. سورة النساء ئەم جمعەیە ئێمە لە خزمەت قورئاندا دەبین. قورئان باسی بابەتە خێزانەکانمان بۆ دەکا و پێمان دەڵێت لە دەرەوەی ماڵی خۆتان با خەڵک پێی نەزانێ و باز نەکرێ. بەشی یەکەمیان ئافرەتی ساڵح کێیە کە کۆڵەکەی ماڵە، ئەم ئافرەتە لە هەر ماڵێکا بێ بەختەوەری دەکا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە ئیمامی طەبەری و ئیمام ئەحمەد بە ژمارە فەرمودەی 7415 لە موسنەدا ڕیوایەتی کردەوە حەدیثێکی صەحیحە، خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرموویەتی خەیر النساء امرأة، باشترین ژن ئەم ژنەیە. هەر ژنێک ئەم سیفەتانەی تێدا بێ، سێ سیفەتە، باشترین ئافرەتی سەرزەویە بە فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. صالحاتە بە فەرمودەی قورئان. یەکەمیان ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە، کاتێک مێردەکەی پیاوەکەی سەیری کرد دڵخۆش بێ، حەل بە تەماشاکردنی دڵی خۆش بێ، فەرەحی بە دڵ و دەرونیا بێ. پیاو بە چی ژنەکەی دڵخۆش دەبێت، چاوی تێر دەبێ و ئیسراحەت دەکا؟ بەوەی کە ببینێت جلوبەرگی جوانی لەبەرایە. بەداخەوە زۆر خوشک، زۆر ڕێک و پێکە، بەڵام حەتا لە ماڵەیە تا ئەو مێردە دەیبینێ مەکسیە شڕەیەکی چڵکن کە بە حساب فەقیرە لەبەر کاروباری ماڵ ئەوەی لەبەرایە. بە پێچەوانەوە ئیسلام دیاری کردووە هەمیشە ژن زۆر بەیکات هەوڵ بدا خۆی بڕازێنێتەوە. جوانترین جلوبەرگت بۆ خەڵک بۆ حەفلە لەبەرکەی، بۆ هاوسەرەکەی خۆل لە ماڵەوە لەبەرینەکەی. ئەگەر هەموو سعاتێکیش بۆ نەگونجێ، وەختی هاتنەوەی بۆ ماڵ، وەختی خەوتن، ئەمانە ئافرەت خۆی بڕازێنێتەوە. جلوبەرگی جوان و کەشخە و ڕێک و پێک، میکیازێکی نەرم کە ئازار بە پێستی نەگەیەنێ، بۆنێکی خۆش، بۆنێکی عەتر، ڕوویەکی خۆش و دەموچاوێکی کراوە و دەم بە زەردەخەنە. پیاو ئەگەر ئەم جۆرە ژنەی لە ماڵی خۆیان بینی، یەکسەر چاوی ئیسراحەت دەکا، دڵی ئاسوودە دەبێت. دووەم صفەت وئیذا ئەمەرتەها ئەطاعەتکە، کاتە فەرمانێکت پێکرد لە ڕووی شەرعەوە کەستەم و ئاغایەتی نەبێ، بۆ خزمەتی خێزانەکە و ماڵ و منداڵەکە بێ، ژنەکە بڵێ بەسەر چاو پیاوە گیانەکەم. چەند جوانە پیاو بە ژنەکەی بڵێ ئافەت چۆ ئەوە بێنم، 2 میوانی لێ بێ، بڵێ بەسەر چاو هەناسەکەم، ئێستا ئاچەم. ئەم پیاوەکە ئەم ژنەی بینی ئەوەندە گوێ ڕایەڵ و موتیع و ڕێک و پێکە لە سنووری شەرعدا، بەڕاستی خۆشی دەوێت. ئەوە بەرەکەتی ماڵەوە ژنە. چونکە ئافرەتی وە حەدیسەکە سێ فەقەرەیە. ئافرەتی وە جلوبەرگەکانی گرنگی پێدەدا، عەتریش دەکا، میکیاجیش دەکا، خۆشی دەڕازێنێتەوە، ڕووشی کراوەیە. بەڵام قبوڵی نییە مێردەکەی بڵێت چایەگرێنێ، قبوڵی نییە مێردەکەی بڵێ ئەوە لە ئەوێدانێ، ئیتاعی ناکە لەوەدا، ئەویش خۆی بە ئاغا دەزانێ. نە، لەگەڵ ئەو بۆن خۆشی و ڕێک و پێشی و ڕووگەشیەیدا گوێڕایەڵی مێردەکەشی بێ لە سنووری شەرعدا، دەمەدەمەی لەگەڵانەکە، بەدەمیان نایەتەوە، قسەی پێ نەبڕێ. سێم وئیذا غیبتە عنها حەفیظەتکە فی نەفسیها ومالیکە، کاتێک کە پیاوەکە ڕۆیشتە دەرەوە و لە ماڵ نەبوو، ماڵ خاوەنەکەی خێزانەکەیەتی، ژنەکەیە. ئەم ژنە سیفەتی سێمی ئەوەیە کاتێ پیاوەکەی لە ماڵ نییە، ئاگای لە دووشدا، ئاگای لە حرمەتی پیاوەکەیەتی، ئاگای لە ماڵی پیاوەکەیەتی. ئەمە سێم سیفەتی ئافرەتی ساڵحە و خواناس و دیندارە کە قورئان و حەدیث ئاماژەیان پێکردووە، دەبێتە مای ئاشتی ماڵ و ڕەحمەتی ماڵ. ئەگەر لە هەر کەسێک هاخوا پێی خەڵاتکە، کاتێ پیاوەکەی لە ماڵ نەبوو، سەفەری کرد، چۆکار و کەسابەت، بەیانی ڕۆیشتەوە شەو هاتەوە، ئەم ژنە ئاگای لە دووشتە. حەدیسەکە باسی خوا نەخواستە باز ناکە ئافرەت داوێن پیس نەبێ. ئافرەتی ئێمە لە 99.9 ئەلحەمدوللا هەمووی بە ئەخلاقن. باسی ئەوە دەکە ئەگەر میوانێک چوو، کەسێک چوو کە تۆ ژنەکە لە ماڵەوە بە حرمەتەوە پێشوازی خەڵکی کرد، پیاوەکە سەربەرزە لە ماڵ دەرەوە، ئەڵەن هەزار ڕەحمەتی لێبێ، وەڵڵاهی فڵان کەس ژنێکی هەیە شارێک دێنێ، ماڵەکە ئاوەدانی کردوێتەوە، خۆی لە ماڵ نەبوو، بەڵام بێپیاوی بەو ماڵەوە دیار نەبوو، ئەوەندە بە حرمەت بوو. کەواتە ئەگەر ئەم پیاوە لە ماڵ نەبوو، ژنەکەی بەلالوتەوە بە خێراتنی خەڵک ناکە، کابراڵە بەخوا بەخۆی هیچ نییە بۆیە ژنەکەی وایە. ئەوە ناکە، حرمەتی پیاوەکەی دەپارێزێ، هەروەها ماڵەکەشی بە فێڕۆ نادا، بە فرسەتی نازانێ بڵێ پیاوەکە لە ماڵ نییە، با ئەوە بدەم بە ماڵی براکەم و ئەوە بۆ خوشکەکەم و ئەوە بۆ ماڵی باوکم و ئەوە بۆ فڵان کەس و نا، ئەڵێ ئەم پیاوە حەیفە بەبێ پرسی ئەوە ماڵە زایەکەم، ڕەنجی پێوە بینیوە، با دوا ڕۆژمان لەبەر چاو بێت، دنیا هەر ئەمڕۆ نابێ، ئەبێت چەند پوڵ و پارەیەک پێکەوە نێن بۆ ڕۆژانی تنگانە. خەمی ماڵ و سامان و پارەی مێردەکەیەتی،
خەمی عەزێت و ماندووبوون و ڕەنج و تێکۆشانێتی ئەم دوانێ بۆ دەپارێزێ جا ئەم سێ سیفەتە هەر سێکیان بەیەکەوە جوانن بەیەکەوە بوون لە هەر کەسێکە ئەوە بەڕاستی ئاشتی لەو ماڵەدایە و خۆشگوزەرانی لەو ماڵەدایە ئەم سێ خاڵە بۆ ژن دیارە بۆ پیاویش بە هەمان شێوە پیاویش حەقوایە جلوبەرگی جوان بێ بۆن خۆش بێ ڕووخۆش بێ هەروەها ئەگەر ژنەکەی شتێکی پێگوت لارە ملی نەکاو بە پیتوانە بۆی جێبەجێکە ئەو کاتانش کە لە دەرەوەیە خیانەت بە خێزانی نەکا دەست لەگەڵ ئافرەتێشکە تێکەڵاو نەکا حرمەتی خێزانەکەی بپارێزێ دەست بە ماڵ و سامانەوە بگرێ بە فێڕۆی نەدا عەرەق و قوماری پێ نەکا ئەوەش پیاویش دەبێ وابێ چونکە فەقیرە ژن هەر لەو لاوا بێ و پیاوەکە لەگەڵ یان نەیاتەوە بەدەستێک چەپڵە لێ نادرێ هەردوو لا دەبێ هەواکاری یەکتر بن ئەمە لە حاڵەتی ئاشتی ماڵدا هیچ کێشەیەک بەم سێ سیفەتە بۆ پیا و ژن دڵنیا بن بەڕێزان دروست نابێ ئەوە ماڵی بێ ئاژاوەیە ئەی ئەگەر کێشە و مشتومڕ دروست بوو کە دەکرێت ڕۆژانە مانگانە هەفتانە کێشە و ناکۆچیەکان لە خێزانێکا دروست ببن لەم کاتەدا خوای پەروەردگار دەفەرمێ واللاتی تەخافونە نشوزەهن بەشی دووەمی ئافرەتان بۆیە قورئان زۆر ڕوو لە ئافرەت دەکەوتمان ئافرەت کۆڵەکەی ماڵە ئەڵێ ژن و ماڵ نەوتراوە پیا و ماڵ ژنە دەتوانێت ماڵ ڕابگرێ و دروستیشی بکات دەشتوانێت وێرانی بکات ئەگەر ترسان ئافرەتێک خۆی بە بەرزگرت وشەی نشوز بە مانای خۆ بەرزگرتن هەتا لە کوردەواریدا کاتێک کە دەنگێکی دەڵێ بەخوا دەنگێکی ناشازە هیوا دەنگی زۆر قەبە و زل و ناڕەحەتە و مکەبەرێک زۆر بەقووت بێ بە بەخوا دەنگێکی نەشاز بوو یعنی ئافرەتێک بەڕاستی نەشازە سیر دەردەکەوێ جا ئافرەتی ناشیزە بەهۆی دووشتەوەیە یان پیاوەکەی ناوێ حەزی بە چارەی پیاوەکەی نییە و ناوێ لەگەڵ یا بژی دووەمیان یان تەکەبور لێدا ژنی وایە عەسەبیە دەماری هەیە ئەوێ خۆی بنوێنێ ڕێی خۆی فەڕستکە ئەزانێ سوورە و سوور فڵان شتە باش نییە چونکە پیاوەکەی وتوێتی ئیلا بە پێچەوانی ئەو دەبێ قسەکە بەرێتە سەر ئیلا دەبێ قسەی خۆم بەرمە سەر ئەمە ناشیزەیە ئەوە لە مستەلەحی شەرعیدا ینی خۆی بە بەرزگرت تەکەبوری لێدا بەڵام ژن ناشیزە نابێ ئەگەر لە تاو ئازاری خۆی قسەیەک وەک کاردانەوە بکە پیاوەکە لێی تووڕە بووە شکاندوێتی لەبەر چاوی خەڵکە ئازاری داوە ئەمیش ڕۆژە قسەیەکی بە قسە نەکرد ئەمە ناشیزەنی ئەوە کاردانەوەیە ئالەم حاڵەتان دەبێت جای بکەینەوە پیاوەکە هیچ عیبی نییە بەڵام ژنەکە دەوێت خۆی فەڕستکە دەچێتە شەر شوێنێکی بەرز و کەلی شەیتان نایەتە خوارەوە کوردەواری دەڵێ ئالەم حاڵەتەدا پیاو چی بکات دەست بەجێ تەڵاقیدا نە خوا دەفەرمێ ئەی پیاو سەبر بگرە فەعیضوهن ئامۆژگاری بکە لەو وەختەیە کە تۆزێ عەسابی ساردە و هەیە منە و گوێت بۆ دەگرێ مەوعیزە دەبێت لە وەختی خۆیدا بێ وەرە ئامۆژگاری بکە بڵێ ئافرەت ئەم کارەی تۆ دەیکەی عاقبەتی خێر نییە وەڵڵی تۆ بەوە گەورە نابی ئەمرەکانی خۆت بەسەر من جێبەجێ بکەی ئەو تونند و تیژەی تۆ لە ماڵەوە دەینوێنی خواردن ئامادە ناکەی حەقی میوانن نییە حەقی مناڵن نییە هەموو شتە بە قسەی خۆت بێ ئەمە بەخوا دوا ڕۆژی خۆمان و مناڵەکانمان دەخاتە مەترسیەوە بەوە لای من حرمەت زیاد نابێ بەڵکو لەبەر چاوم لەوانەیە بچووک بیتەوە حیفە تۆ وابی ئەی لە خوا بترسە دەچێەوە بەر دیوانی خوا ئەگەر چاکبی پاداشتر لای خوا هەیە ئەینا سزات بۆ دەبێ وعظ ئامۆژگاری نەسیحەتیش لەکوێ نابێت لەبەر چاوی میواندا ئەم نەسیحەتانە بە ژنەکەی بڵێ نابێت لەبەر چاوی باوکو دایکی خۆی باوکو دایکی ژنەکەی ئەم نەسیحەتانە بە خێزانەکەی بڵێ ناوێت لەبەر چاوی منداڵەکاندا پێی بڵێ دەبێت لە شوێنێکە دوو بە دوو بن هیچ کەس ئاگای لێ نەبێ خوا نەبێ بابەتەکەمان بەستەوەی ئەو شتانەی نابێ باز بکرێن ئەم وعظ و نەسیحەتەی پیاو بۆ ژنەکەی نابێ هیچ کەس بیزانێ ئیلا ئەو دوانە نەبێ مەسافەیەک ئەوە سەبر دەگرێ و نەسیحەتی دەکا ژنە هەر لەم گوێی نەدەڕۆیش بەو گوێدا بێتە دەرەوە هەر گوێی لێ نەدەگرت قسە بە مێشکیان نەدەچوو خوا دەفەرمێ حاڵەتی دووەمی بۆ بگرە بەر ئەی پیاوی بەڕێز وەهجروهن فی المەضاجع جا سەیری و قورئان وشەکانی چەند ورد و پڕمانایە وەهجروهن پشتیان تێ بکەن فی المەضاجع لەناو جێگەی خەوتن و سەر سیسەم و دۆشەکی خەوتنەکەدا نەیفەرمووە فی البەیتی فی الحجرة فی الغرفة لە حاڵەتی دووەمدا ئافرەت هەمیشە بە شتێکی خۆی دەنازێەوە ئەزانێت پیا و دایمە محتاجی جنس و ئارەزوە سێکسیەکانیەتی ئەڵێ ناتوانێت بەبێ من بژی ناتوانێت لێم نزیک بێتەوە سروشتی ئافرەت و فیتڕەتی ئافرەت وایە زۆر خۆی دەگرێ پیا و خۆی بۆ ناژیرێ بۆیە لەم ڕێگایەوە بەسەر یاساڵ دەبێ قورئان دەفەرمێ ئەی پیا و نیشانی بدە
من زۆر لەوە گەورەترم ئارەزووی جنسی کارم لێ بکە من کە تۆم خۆش دەوێ ڕوحی تۆم خۆش دەوێ نەک جەستت دەتوانم ببێت جەستەی تۆ و دامێنی تۆ بشیم من بۆیە ناخی تۆم خۆش دەوێ دەی ئەوە مادام ئاوا خۆتم بەسەرا فەرز دەکەی و تەکەبور لێ دەدەی ئەو جنسم هەر بەلاوەنا قورئان دەفەرمێ هەر لەسەر دۆشەکەکە لەگەڵ یا بە بەڵام جیماعی لەگەڵا مەکە بەڵام لەگەڵ یا دروست مەبە بەڵام دەستبازی جارانی لەگەڵا مەکە بەڵام نابێ بڕۆیتە دەرەوەی ژوورەکە لە هۆڵەکە بخەوی بڕۆی لەگەڵ مناڵەکانە بخەوی بڕۆی لە ژوورێشکە بخەوی نابێ مناڵەکان بەمە بزانن نابێ لای براو خوشکەکان و ماڵە خەزوران باس بکرێتەوە ببیسترێ فڵان کەس لەگەڵ خێزانەکەیان ناخەوە جوود نەبووە ئەمە نابێ کەس فی المەضاجع بەس لەناو جێگاکەدا دەتوانێت پشتی تێ بکەی ئەمەش نابێت درێژە بکێشێ لە 3 ڕۆژ بۆ هەفتەیەک ئافرەتەکە هەستی جوڵاوتی پیاوەکە بەڕاستی من وەم دەزانی بەهۆی ئەمەوە لەگەڵ مادەژیە بەڵام ئەو زۆر لەوە گەورەترە ئەگەر باش بوو ناوی خوای لێبێن و ئاش ببنەوە باش نەبوو ئافرەتەکە وتی هەر مێردم ناوێ حاڵەتی سێم قورئان دەفەرمێ ڕێگە چارەی سێمی لەگەڵا بگرێ بەر وەضریبوهن لێی بدە وشەی ضەرب ئەمە ماناکەیەتی بە کوردی و بە کورتیەکەی لێی بدە بەڵام دەبێت ئێمە وریابین کاتێ وشەی قورئان بەکاردێنین دەبێت قورئان بە قورئان تەفسیرکەین بەڕێزان لێرەدا زۆربەی جار ڕەخنە لە ئیسلام ژیراوە کە ئیسلام هانی پیاوی داوە خوا فەرموویەت یەکە ژنەکەت بە قسەی نەکردی لێیدا جارێ قورئان یەکەم جار باسی لێدانی نەکردووە باسی ئامۆژگاری و نەسیحەتی کردووە دوایی لەگەڵ یامەخەوە لە جێگادا ئەمانە هەر کەس نابێ پێی بزانێ سێم ضەرب دوو مانای هەیە ڕوو کارە ئاشکراییەکەی بە معنای لێدان و پێکێشانێکە بەڵام بەڕێزان ئەم ئاەتە بە هیچ شێوەیەکەوەی من لێ حاڵی بم و قورئانم خوێن بێتەوە تەفسیرم خوێن بێتەوە بەو مانایە نییە هەرچەند هەندێک مفەسیر بەداخەوە لێ حاڵی بوون ئەڵێ بە شتێک پێی کێشە بۆ ئازاردان نا بۆ لێدانی ئازاردان نا بۆ بە ئاگاهێنانەوە بەڕێزان جاری وایە کەسێک دەبینی خەریکە دەبورێتەوە ئەوەتان هینێکی لەسەر سنگ یەدەن ئاسنێکی لەسەر سنگ دەدەن کارەبایی ئەوەندە بەرزیەکاتەوە خۆ دکتۆرە ئازاری نادا کەسێک خەریکە دەبورێتەوە بەم لاولای دەشێشی وەکو زلە لێ دەدەی خۆ تۆ ناتەوێت ئازاری بدەیت ئەتەوێت بە ئاگای بێنیەوە ئەڵێ پیاویش ئاوایەک لە خێزانی بکە ڕۆڵی ئافرەت بۆ خاتری خوا من بە حیاتی دڵم نایە پەنجە لێدەم خەریکە ناچارم دەکەیت چاو لێ ئاوا بەحاڵ بە ڕوومەتت کێشم کوڕە بە ئاگا وەرەوە خەریکە ماوەکەمان وێران دەبێ هەندێک عولەما فەرمویانە سیواکەکەی دەربێنێ فڵچەی دانەکەی ئاوا پێی کێشە بەحاڵ هەر ئەوەندە پێ بزانێ بەڵام قورئان کە باسی لێدانی فعلی دەکا قورئان تەفسیری بە قورئان دەکرێت لە باسی موسادا دەفەرمێ وەضرب بعەساکە الحەجەر لێدان دەبێت دیاری بکرێ بە چی لێی دەدەی و لە چی دەدەی ئەی موسا بە گۆچانەکەت لە بەردەکە بدە گۆچان دیاری کرا بە چی لێی دەدەی لە کوێی دەدەی بەڵام وەضریبوهن باز نەکراوە لە قورئاندا باسی لێدانی ئافرەت نەهی لێکراوە بە دوو بەڵگە بەڵگەی یەکەمی قورئان و دووەمی فەرموودە بەڵگەی یەکەمی قورئان ئەوەیە خوا باسی ئەیوب پێغەمبەرمان بۆ دەکات سەلامی خوای لەسەر بێ حەزەتی ئەیوب پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ کاتێک کەوان نەخۆشیەکی درێژخایەنی گرت ختورەی شەیطان بۆ خزمەکانی دەچوو دەیانگوت ئەوە پێغەمبەری خوایە دەبێت خوا لێ ڕەنجا بێ بۆیە ئاوا بەڵاو موسیبەتی زۆری بەسەر هاتووە ماڵی نەما ئەولادی نەما جەستەی ساغی نەما ئەم ختورەیە کەوتە دڵی ژنەکەشیەوە کە زۆر جوان خزمەتی دەکرد ڕۆژێ پێیوت ئەیوب تۆ بڵی خوا لێت نەڕەنجا بێ و خوا خۆشی بووی کە ئەم هەموو ساڵە لە بەم عەزاب و دەردەوە دەتلێیتەوە حەزەتی ئەیوب زۆر ئازار بەدڵی گەی فەرمووی ژنەکە تۆ بڵێ ڕۆژێک چاک نەبمەوە شەر بێ 100 دارت لێدەم 100 جەڵدە لێدەم لەسەر ئەو قسەیە من کارێکم نەکردو خوا لێم بڕەنجێ من پێغەمبەری خوام تۆ شەیطان ختورە بە دڵتا دێنێ بۆ بە قسەی دەکەی ئەم سوێندەی خوارد خوای گەورە دەریای ڕەحمەتی جۆشا و خوا شیفا بۆ هەموو نەخۆشان بنێرێ ئاوا کە شیفای بۆ ئەیوب پێغەمبەر نار سەلامی خوای لەسەر بێ ساغ بۆەوە و چاک بۆەوە و زۆر مەمنونی ژنەکەی بوو لە قسەکەی پەشیمان بوو ئەی سوێندی خواردە دەبێ وەڵڵی دەبێت دارکاریەکی باشت بکەم خوای گەورە قورئان باسی دەکا فەرمووی لە سوڕەتی صاد ئاەتی 44 وخذ بيدك ضغثا فاضرب به ولا تحنث ئەیوب پێغەمبەر پیاو دەبێت خاوەنی قسەی خۆی بێ نابێت سوێندەکەت بشکێنی بڕۆ چەپکێک چڵەجیا بێنە 100 چڵەجیای پێوە بێ ئاوا قولەمێ جیا بێنە چەپکێت چڵەجیا بێنە چەپکێ گوڵ و ڕیحانە بێنە 100 دانەی پێوە بێ یەک جار بە خێزانەکە دیکێشە هەم سوێندەکەت نەشکاند هەم ئازارن نەدا ڕێگە نادەم ئەیوب لە خێزانەکەت بدەیت خوا لێدانی قەدەغە کرد
هەر لێدانەکە با بە گوڵ و ڕیحانە بێ ناوێ بە دار و عەسا بێ. دووەمیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە هەموو عمری خۆیان بۆ یەک جاریش لە خێزانێکی نەداوە. فەرموویەتی پیاوی باش سیفەتی ئەوەیە هەرگیز دەست لە خێزانی بەرز ناکاتەوە. ئەی کەواتە قورئان باسی ضەربی کرد. ئەی ئێمە بڵین ضەرب چییە؟ ضەرب لێدانی جەستەی نەبێت چییە؟ ضەرب لە قورئانە بە چەند مانە هاتووە. یەکێ لە ماناکانی ئیذا ضەربتم فی الأرض کاتێ لە زەویدا دوور کەوتنەوە. قورئان بەم مانایە پێمان دەڵێ ماڵەکەی بۆ بەجێبێڵە. نەسیحەتت کرد سوودی نەبوو. لەگەڵ یان نەخەوتی و سەرجەگایی لەگەڵ نەکرد ئەم ژنە هەر سوودی نەبوو. پیاوی بەڕێز بڕۆ سەفەرێک بکە بڕۆ هەفتەیەک دوورکەوە مەچۆ ماڵەوە. با ئەم ژنە بە ئاگا بێتەوە ئەو پیاوەی لە عمریا شەوێک نەبووە نایەتەوە ماڵەوە. شەوێک نەبووە لە دەرەوە بێ و تەلەفۆنێک نەکا بڵێ ئافرەت ئەوە بۆیە لە فڵان شوێنم داوای لێبوردن دەکەم مەجالم نەبوو بێمەوە. ئێستا نە تەلەفۆن دەکا نە گوێمان پێدەدا ڕۆیشتۆ و هەر بە بێدەنگ سەفەری کردووە و نیشانەیەوە لێم تووڕەیە. بەڵکو بە ئاگا بێتەوە ئەم ژنە بەمە بە ئاگا بێتەوە. ئەگەر بە ئاگا هاتەوە فەئین ئەطەعنەکم تەلەفۆنی بۆ کردی وتی پیاوەکە وەرەوە وەسیڵی تۆراوی لێمان بەخوا داوای لێبوردن دەکەم جارش خشتی وا دووبارە نابێتەوە فەلا تەبغوا عەلەیهن سەبیلا پیاویش نابێت کە لە ڕق بێ ئەبێت دڵپاک بێ بڵێ ئافرەتەکە ئەو لاپەڕانەمان هەڵدایەوە ئەو لاپەڕە ڕەشانەمان فڕێدا لاپەڕەیەکی نوێمان هەڵدایەوە کۆتایی پێهات ئەمجا نابێت بەهانەی پێ بگرێ ئەو جارە بۆ وات کرد ئەو ڕۆژە بۆ وات گوت ئەو ساڵە بۆ وات گرت قورئان دەفەرمێ وا مەبە إن الله كان عليا كبيرا أي پیاوستەم لە ژنەکەت نەکەی هەڵەیەکی کرد ئێستا باش بەوە لاپەڕەی کۆنی مەهێنەوە پێشەوە چونکە خوا تۆڵە لێ دەکاتەوە خوا بە پیاوان دەفەرمێ ئەگەر ئەو خۆی چاک کرد ئەمجا تۆ قین لە دڵ مەبە ئەمجا بوغزاوی مەبە ئەمجا ڕقن مەبە لە فرسەد مەگەڕێ بەهانە مەگرە بیانووی پێ مەگرە چونکە خوا تۆڵە لێ دەکاتەوە کە ئەو خۆی چاک کرد تۆش چاک بە کێشەکە کۆتایی پێهات ئەگە هەر کۆتایی پێ نەهات نە نەسیحەت نە سەرجەگایی نەکردن نە دوورکەوتنەوە لە ماڵ هیچی سوودی لەگەڵ ئەم ژنەیە نەبوو قورئان ڕێگات چارەی دەباتە دەرەوە یعنی ئێستا ئەمە هەموو ئەم سێ قۆناغە بەڕێزان بەس ماڵی خۆیان پێیزانیوە کابرا نابێ بڕوا بە ماڵی باوکی بڵێ وەڵا لەبەر ژنەکەم هەڵاتوم ڕام کردووە بۆیە دوورکەوتومەوە ئەبێ بە ناوی سەفەر و سیاحەتەوە بڕوا بە ناوی سەردان و خزمەتیەوە بڕوا یعنی ئەم سێ حاڵەتە نابێ بۆ هیچ کەسێک باس بکرێ تەنانەت جەرگی خۆت مناڵی خۆت نابێت لە بینی ژن و مێردەکە پێی بزانێ ئەگەر هەر سوودی نەبوو چی بکەین منزەڵی بوخارتان بینیوە منزەڵی بوخارەگە پڕ بوو بۆ خۆی مەمیلەیەکی هەیە هەوایەک لێی دەرەچێت ئەوە سەمامی ئەمانی ئەو بوخارەیە ئەینا منزەڵەکە دەتەقێ ئەم ماڵە پڕ بووە نەفەسی خواردوێتەوە چی بکەین بتەقنەوە پیاوەکە ژنەکە بکوژێ ژنەکە پیاوەکە بکوژەوە زۆر حاڵەتمان پەنا بەخوا بینی نە پێویستمان بەوەیە دەرەوەی خێزانەکە پێی بزانێ دەرەوەی خێزانەکە هەموو خەڵ و خزم پێی بزانن نە قورئان دەفەرمێ وإن خفتم شقاق بينهما فابعثوا حكما من أهله وحكما من أهلها إن يريدا إصلاحا يوفق الله بينهما إن الله كان عليما خبيرا سورة النساء آيات 35 دەمە بۆڵەکەیان زیادی کرد شقاق قورئان دەفەرمێ ژن و مێرد دەبێ وەکو یەک دەستەوا بن ئێستا هەست دەکرێ بوونە دوو باش بەڕێزان هەر کاتێ بینیت ژن و مێردێک دوو شیسە بوون دوو ڕەئی بوون دوو فکرە بوون ئەوە شقاقە ژن و مێرد دەبێ بەڕاستی دوو ئینسانن بەڵام لە یەک جەستە و ڕوحا کۆبوونەوە قورئان وشەی شقاقی بەکارهێنا یعنی لا هەر یەکان ڕووی لەلایەک بوو هەر یەکە قسەیەکی دەکرد هەر یەکە ئاڕای خۆی هەبوو هەر یەکە مالیە و دارایی خۆی هەبوو قورئان دەفەرمێ لەم حاڵەتەدا چی بکەن با کەسوکارێکی پیاوەکە حەکەمێک لە کەسوکاری پیاوەکە حەکەمێکیش لە کەسوکاری ژنەکە جا حەکەم دەبێت چۆن بێ حەکەم دەبێت چەند سیفەتی تێدا بێ ئەو کەسەی دەکرێت بە حەکەم خوانەی فەرموو باوکی پیاوەکە و باوکی کوڕەکە لەوانەیە باوکەکانیان بەقەڵکی قسەکردن نەیە نەیفەرموو برای ژنەکە و برای پیاوەکە حەکەمێک لە بنەماڵەکەیان ئەو حەکەمە دەبێت عاقڵ بێ ئینسانێکی عاقڵمەند ئینسانێکی عالم و شارەزا ئینسانێکی حەلیم و لە سەرخۆ و هەڵنەچوو تووڕە نەبوو ئینسانێکی عادل و دادپەروەر و بەویژدان کچەکە بنەماڵی خۆیەتی تاوانی هەبوو سۆزی خزمەتی ناجوڵێ بەویژدانەوە بڕیار دەدا ئەم چوار سیفەتە لە حەکەمەکە هەبێ عادل بێ عالم بێ هەروەها عاقڵ بێ حەلیم و لە سەرخۆ بێ و وەک فیشەکەشێتە بە ئاسمانە هەڵنەچێت لەگەڵ دوو قسابی کا بە کێشەیەکی گەورەتر کەسێکی ئاوا دیاری دەکرێت من ئەهلیه و من ئەهلیها بۆ ئەهل بۆ قورئان فەرمووی ئەهل
لەبەرەوەی ئەمانە کەسی خۆیانن دڵسۆزن کێشەکان نابەنە دەرەوەی خێزان با بەنهێنی بمێنێتەوە. دووەمیان کەس و کار باشترنەوەی خۆی دەناسێ. ئالێرەدا من ئەم ئاەتە دەکەمە دیاری بۆ وەزارەتی دادی حکومەتی هەرێم. بەڕاستی ئێستا بە حساب چاکسازی لە حکومەتا دەکەی، وەزارەتی داد پێویستە چاکسازی لە خۆیدا بکە. ژنومێردێک دەچنە دادگا، یەکسەر حاکم بۆیان دەنووسی بینێرن بۆ لای توێژەرێکی کۆمەڵایەتی، توێژەری کۆمەڵایەتیش لەگەڵ ڕێزم بۆ زۆر بەیانداوە مۆزەفە لێ معاشی وەردەگرێ. وڵا تاقەتی نییە دەقە لەگەڵیان قسە دەکات لە جەنابی حاکم بەخۆ ئەم دوانە بەیەکەوە ئیدارە ناکەن تەڵاقیان دەن. قورئان وا نافەرمێ. ئێستا حەق وایە لە حکومەتی داهاتوودا لە کابینەی داهاتوودا وەزارەتی داد ئەم ئاەتە قورئانیە جێبەجێکە. حاکم لیژنەیەک دیاری بکە بڵێ بژنەکە پیاوەکە ئێوە بڕواتان بەچێ لە بنەماڵەکەتاندا سیفەتی حەکەمی هەبێ، ئەو سیفەتە جوانانەی هەبێ بڕوا و متمانەتان پێیاتانە بانجیان کە. حاکم بانجیان کە بڵێ جەنابی فڵان کەس تۆ کە سوکاری ئەم پیاوەی، جەنابی فڵان کەس تۆش کە سوکاری ئەم ژنەی، بڕۆن خۆتان قسەیان لەگەڵا بکەن. جا ئەوان دەبێت بچن یەک قسەیان لەگەڵا بکەن، ڕەئیان وەرگرن، داوای بەڵگەیان لێ بکەن. پاشان قورئان بۆیە دەفەرمێ من ئەهلیهی، چونکە ئەوان شارەزای تەبیعەتیانن، ساڵانێکە لەگەڵیانە دەژین، توێژەری کۆمەڵایەتی فەقیر ئەو ڕۆژە دیوێتی، ئەهلەکە دەیناسێ، ئەزانن سیف ئەم کێشەیە هۆکارەکەی چییە، کێشەکە ئیجتیماعی و کۆمەڵایەتیە، ئایا بنەماڵەکانیان ڕقیان لە یەکە دەستکاری خوشکەکە و براکانی تێدا لەم کێشەیەدا، ئەم دوو کەسە دەزانن ئەم بنەماڵانە چۆن، بەڵام بێگانەیەک نازانێ. دووەمیان ئایا کێشەکە ماڵیە، ژنەکە وەکو هەر ژنێک حەقی خۆیەتی داوای ماڵی خۆش و خواردنی خۆش بکە و پیاوەکە فەقیرە نیەتی، ئەم کێشەیە ڕەن بێ هەر لەسەر ئەمە بێ. ئایا کێشەکە نەفسیە، ژنی وایە کابرا کە سوکاری خۆی دەناسی، خوشکی خۆت دەناسی، ئامۆزای خۆت دەناسی، ژنێکی عەسەبیە، دایکیش هێروە بۆ کاتی خۆی، هەر بە حەیاتی بە قسەی کەس ناکە، نەفسێتی تەواو نییە. یان تووشی نەخۆشی دەرونی بووە کاکە ئەم کێشەیە، یان کێشەکە ڕۆشنبیریە، پیاوەکە لە ئاستێکی ڕۆشنبیری زۆر بەرزایە و ئەو ژنە داماوەش لەو ئاستەدانێ ئەم دوانە ناتوانن لە یەک بگەن، هیچ شیان خەتایان نییە. یان ژنەکە بە پێچەوانەوە ئاستی ڕۆشنبیری زۆر بەرزە و فکری کراوەیە، پیاوەکە کەسێکی دڵپیس و بۆگەنە لە ماڵەوە. فەقیرە ژنەکەی ناوێت مەرحەباییەکە بکە، تەلەفۆنێ بکە، ئەم دەیکا بە هەرە، ئەوە کێشەی ئاستی ڕۆشنبیریە. ئەم دوو حەکەمە جوان ئەم بابەتە لێ دەکۆڵنەوە قسەیان لەگەڵ دەکەن و ئەم جازانیانی شەرع فەرموویانە ئین قورئان دەفەرمێ إن يريدا إصلاحا يوفق الله بينهما. ئەگەر ژن و پیاو بیانەوێ بە یەک بگەن و دڵیان ساف بێ، وتیان قەینا حەکەممان دەوێت، چونکە ئەگە بۆیان هەبوو هەردەیان گوت جیا دەبینەوە، کاکە حەکەممان ناوێ، بڕیاری کۆتاییماندا و جیا دەبینەوە. ئێتر هەر کەسێ دنیا قسەم بۆ بکە پەشیمان نامەوە، ئەو حەکەم سوودی نامێنێ. بەڵام وتیان ئامادەین کەسێک قسەمان لە بەینا بکە، ئەگەر ژن و پیاوەکە بەڕاستیان بێ، ئەو دوو دادوەرە بەڕاستیان بێ، ئەوان بەڕاستیان بێ، بەڕاستی قسەی خێر بکەن، خوای گەورە بەیەکیان دەگەێنێتەوە. يوفق الله بينهما، ئەهانەی فەرموو يوافقا بينهما، ناوی خوا لەبیر نەچێ، هەمووی بە پشتیوانی خوا دەکرێ، هەر خوا دڵەکان دەگۆڕێ، خوش کاری شێ ڕاست دەکا، ئەو کەسەی بەنێتی خاوێن دەچێ. وەڵی لە کوردەواری خۆماندا لەو ماڵانی خۆماندا زۆر جا دەبینی ژن و پیاوێک کێشەکان قورس نییە، دوو کەس دەچنە بینیانەوە، ئەوەندەی کە گەورەی دەکەن نێتیان پیسە، خۆخوانە لێکیان جاکەنەوە، ئەوە خراپە. ئەگەر نێتت خاوێن بوو، خوش بەرەکەت دەخاتە کارەکەەوە. ژن و پیاوەکەش یەکتر نەخەڵەتێنن، ئەگە یەکتریان ناوێ هەر زوو بڵێن، خەڵکی عەزیان نەدەن، حاکم عەزیان نەدەن، ئەگە یەکتریان دەوێ و دەڵێن کێشەیەک هەیە با چارەسەریکەن، ئەگەر ڕاست بکەن خوش پشتیوانیان دەبێت. إن الله كان عليما خبيرا. خەڵکینە ئەی دادوەران، ئەی ئەو حەکەمانی کە دەچنە بینی ژن و مێردەوە، بزانن خوا عەلیمە و زانایە و خەبیرە بەنهێنی ناودڵەکانتان، هەر سەیری دەمتان ناکە، سەیری نیەتی ناودڵتان دەکا، ئاگاتان لە خۆتان بێ، هەرگیز بە نیەتی باش نەبێ، نەکەوێن ئەوان ژن و پیاوێکە و مسلمانی بەڕێز. تکایە دایمە کە قسە لە بینی دوو کەسا کرد، ڕاست پێدرای قسەی خێر بکە لە نێوانی خوشک و زاواکەتدا، نەچی لایەنگری خوشکەکەت بکەی، باز زاواکەت فەقیرە هیچ تاوانیشی نەبێ، بڵێ مادام خوشکمە دەبێ حەدی فاعیل لێ بکەم. قسەی حەق بکە لە بینی خوشک و زاواکەتدا، لە بینی برا و براژنەکەتدا، لە بینی دایک و باوکتدا، لە بینی کچ و زاواکەتدا، لە بینی کوڕ و بووکەکەتدا، پشتیوانی لە کوڕەکەت مەکە دژی بووکەکەت، بڵێ حەق بەکامە، لەگەڵ حەقا بە، لەگەڵ ویژدانا بە، لەگەڵ ڕاستیدا بە، بارودۆخەکان تەماشاکە، لە نێوان هەموو ژن و مێردێکا قسەی خێر بکە. 20 ساڵ 30 ساڵ لەمە پێشداری وایە کێشەیەک بووە، ئەوەی قسەی خێری کردبێ ماوەتەوە، ئەوەی قسەی شەڕی کردبێ، ئێستا ژن و پیاوەکان بۆ خۆیان بەیەکەوەن، ئەو بە فیتنەچی دەرچۆ لەو بینەدا. ئاگات لێبێ، خۆش ئاگای لە نێتی ناودڵتا، ئاگات لە داهاتووی خۆشت بێت، تۆ قسەی خراپ مەکە لە بینی کەسە. حەکەم دەبێ وریا بێ، خۆی نەبێ بە خاوەن کێشە، خۆی نەکا بە خاوەن شەڕ، خۆی نەکا بە تەرەفی لایەک،
ئەم نوکتەیە ڕاستەقینەیە ئەمەی کە ئێستا بۆتان دەجێڕمەوە چیرۆک و بەسەرهاتی ئاگوێ ئاگردان نییە ڕاستەقینەیە لەم شاری هەولێرە ڕوویداوە لەم ساڵی 2000ەکاندا ئەمەنووس تۆفیق کەریم لە کتێبی ئەدەبی گاڵتەوگەب لە لاپەڕەی 144 لە دەمی خاوەنەکەی 20 لەو کتێبی خۆیان تۆماری کردووە کاک حاجی فڵان کەسێک خەڵکی دانیشتووی شاری هەولێر پایتەختی هەرێم دەبیستێ کاک محەممەدێکی برادری لەگەڵ خێزانەکەی بۆتە دەمەقاڵ و شێشان و خێزانەکەی تۆرا و چۆتەوە ماڵی باوکی ئەمیش بە حکمی دۆستایەتی و نزیکایەتی هەم کاک محەممەدی هاوڕێی و هەم خێزانەکەی متمانیان پێیانە و تێکەڵاوی عایلەیان هەیە و خزمەتیان هەیە ڕایان دەسپێرێ بچن بەڵکو دوو قسەی خێر بکەن و بێکیان ناشکەنەوە شەودا دەنیشن لە مەجلیسا و هەر لە ئێوارەوە تا درنگانە قسە دەکەن باسی نەسیحەت و ئامۆژگاری بۆ ئافرەتەکە کە بەڵکو دڵی نەرم بێ و لەگەڵیانە بێتەوە و بڕاتەوە بە ماڵ و مێردی خۆی بەڵێ مناڵەکانی خۆی کاک حاجی ڕیسپی باسی ئەوە دەکات دەڵێ بەژنەکە دەڵێ بابەجیان کچەکەم خوشکەکەم پیاوە و ژنە کوڕەکەی چێکە پیاو جارجارش تووڕە ببێ و تۆزی عەسەبیش بێ ئەبێ ژن لێ قبوڵکە وەڵاهی منەوە چەند جار لە ماڵی خۆمان نابووە لەو ژنەم تووڕە بووم قسەشی نەکردووە وەڵا ژنەکەی لەو لاوەڵی بەرز دەبێتەوە وەڵای وا نەبوو چۆن نەتوانین لێم تووڕە بێ و جا بۆ پیاو چییە ژنەکە هەر لە بیر نییە ئەو جارێکە لێ تووڕە بووم ئەڵێ وەڵای ڕاز ناکەی کڕەوە چۆن ڕاز ناکەم ئەڵێ تو بۆ لێم تووڕە دەبی جا بابە لێش تووڕە بم وەڵا لەوێ لە بیریان دەچێتەوە ئەمان بۆچی چوون کێشە لە بینی خۆیانە دروست دەبێت ئەوەندە کێشەکە قوڵ دەبێتەوە حاجی هەر لەوێ ژنەکەی سێ بە سێ تەلاق دەدا هەر لەوێ بەجێ دێڵێ ئەبێ زۆر جا بەڕێز موریابی تۆ لەو بینەیان نەبی بە خاوەن کێشە تۆ بۆ دادوەری چووی بۆیە دادوەرە بێ حەلیم بێ عاقڵ بێ زانا بێ عالم بێ عادل بێ بە ویژدان بێ وەکو ئەم پیاوە لێ نەقەومێ ماڵی خۆی وێران کرد بە حیساب ماڵی خەڵکی چادەکردەوە هەروەها نابێت لە خۆ بڕۆی خۆت بکەی بە حەکەم لێ نێوان ژن و مێردا کە زانیوتە ناکۆچیان هەیە بە حاڵ زانیتە فڵان کەس لەگەڵ خێزانەکەیە خوشکەکە تۆزە دەمەبۆڵەیەکی بووە کەس پرسی پێ نەکردووی کەس ڕای نەسپاردووی نابێت خۆت بکەی بە حەکەم چونکە ئەوان ئاش دەبنەوە کە زانیان خەڵک پێی زانیوە کێشەکە گەورە دەبێت لە خۆ بەبێ داواکردن خۆت مەکە بە حەکەم و ناوبشتیوانی نێوان هیچ ژن و مێردێک ئەو دوو حەکەمەش نابێ قسەی ئەو ژن و مێردە بۆ هیچ کەس بژێڕنەوە مەگەم متمانە پێکراوێکی دڵسۆز لە خۆیان زیاتر دڵسۆز هەر کەسێ لێ پرسین ئەرە فڵان کەس فڵان کەس چیان کرد پێک نهاتنەوە دەکاکەوە پەیوەندی بە خۆیانەوە هەیە ئەتوانی لە خۆیان پرسی من ناتوانم منهێنی ئەوە باس بکەم ئایمە بابەتەکەمان وتارەکەمان ئەو شتانەی نابێ باس بکرێن ئەمان نابێت دوو قسەی خێریان کردو بێن لە هەموو مەجلیسەکە باسیکەن وەڵا ژنەکە وای گوت پیاوەکە وای گوت عیبەکەیان ئەوەیە ئەو دوو کەسەی قسەی خێر لە بینی ئەم ژن و مێردەدا دەکەن نابێ یەک وشە بەڕێزان لەمانە بدرچێنن بۆ خەڵک ئەو بابەتە بەداخراوی بمێنێتەوە دوای جواببوونەوەی ژن و مێردێک نابێت کەس باسییان بکات و یەکیان یان هەردووشیان خەتابار بکات چونکە ژن و مێردی جیابەوە ڕەنگە هیچیان خراپ نەبن بەڵام تەبیعەتیان بە یەک نەخوا ئەوە مافی خۆیانە چۆن کە کوڕ و کچێک مارە دەکرێن کەس بۆی نییە بڵێ ئەرێ بەس بەهۆی چیەوە هاوسەگیریتان کرد ئەرێ حەز لێکردەیی بوو خۆشەویستی بوو دەستێقەڵی بوو چی بوو کەسە و مافەی نییە چۆتە خوازبێنی و مارەی کردو و حەقی خۆیانە کە جاش بوونەوە بەڕێزان نابێت کەس ئەو حەقە بەخۆی بدات لە پیاوەکە پرسێ بۆ ژنەکە تەلاقدا لە ژنەکە پرسێ ئەرێ بۆ تەلاقیان دای ئەرێ بۆ نەگونجان بەیەکەوە بەداخەوە وەڵڵاهی ئێمە ملەتێکی موسڵمانین بەڵام لەم سیفەتانەدا سفرین ئەو ئەوروپیانە زۆر لە ئێمە باشترن چونکە ئەوان لە ئیسلامی حەق حاڵی بوون ئەگە ئیمان و عەقیدەیان بەخوای تاک و تەنها هەبێ بە پێغەمبەری ئیسلام هەبێ صلی الله علیه وسلم ئێمە ئەهلی مزگەوتین ئەهلی نوێژ و ڕۆژووین یاخوا ژن و پیاوێک لە یەک جیا نەبنەوە کابرات من حاجیم بینی و لەگەڵ حرمەتم بۆ ناوی حاجی سێ چوار عومرەی کردووە حەجی ماڵی خوای کردووە وەڵڵی بیستویەتی فڵان کەس و فڵان کەس نەخزمنی نە هیچنی هەر برادەرایەتێکی سووکی هەیە لەگەڵ ژنەکەی جیابوتەوە تەلەفۆنی بۆ 100 کەس زیاتر کردووە کاک حاجی ئەزانی فڵان کەس لە خێزانەکەی جیابوتەوە ئەبێ لەسەر چی بوو بێ بەخوا پیاوە تەبیعەتون دەم بۆ خۆم دەیناسم مام حاجی تو حەقت چییە بەسەر ئەوە ئەم هەموو تەلەفۆنە بەم لا و بەو لادا دەکەی بڵێم فڵان کەس جیابوتەوە ئەم شتانە نابێ باز بکرێن ئەمە قانونی ئەحواڵی شەخسی تایبەتمەندی باری کەسیەتی خۆیانن چ پەیوەندی بە تۆ هەیە کەس پرسی بە تۆ کردووە کەس ڕێی تۆی وەرگرتووە وازیان لێبێنە بڵێ یا ڕەبی خوا گەورە ڕەحمیان پێ بکات خوا دەرگای خێریان لێ بکاتەوە ئەوە زمانی خۆت پارێزە با ڕۆژێ تۆش توش نەبی با ماڵ لە تۆ شتێک نەچێ کۆتایی قسەکان و وتارەکەی ئەم بە شەشمان لە ئەڵقەی سێمدا ژن و مێردی ناکۆک دەتوانن بەیەک بگەنەوە بەڕێزان دنیا کۆتایی پێ نایە کێشەکان چەند گەورە بن دەتوانن چارەسەر بکرێن حتا دوای زەمانێکی زۆر من بەسەرهاتێکی ڕاستەقینە عەرزی جەنابتان دەکەم کە لە کوردستان ڕووی داوە
کاتی خۆی ساڵانێک لەمەوبەر لە دەی دەرەتەفەی شارۆچکەی مەریوان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە شارۆچکەی مەریوان لە دەی دەرەتەفێ پیاوێک دەبێن گەنجێک ناوی عەلی دەبێت. ئەم گەنجە خێزانێک پێکەوە دەنێ، بەڵام بەهۆی نەشارەزاییان لە ئیسلام و لە تێنەگەیشتن لە بنەماکانی هاوسەرگیری و تەبیعەت نەخواردن بەیەکەوە لە یەک جیا دەبنەوە بووکەکە دەتۆرێ و دەڕواتەوە ماڵی باوکی، ئەویش سەری خۆی هەڵدەگرێ و دێ بەرەو سلێمانی، ئێران بەجێ دێڵێ، کوردستانی ڕۆژهەڵات بەجێ دێڵێ. لێرە نیشتەجێ دەبێت لە شاری سلێمانیدا نیشتەجێ دەبێت و دەست دەکا بە کار و کەسابەت و خێزانێک پێکەوە دەنێ. نەژنەکەی تەلاق داوە، نەبووکە خان لە ماڵی باوکی داوی تەلاقی کردووە، نەباسی شوکردنەوەی کردووە. ئەمە ڕۆیشتووە و ئەم هاتۆتە ئەمدی و حدود داخراوە، ئەویش لەودی و لە ماڵی باوکی و براکانیەتی. چەند ساڵی پێچووێ باشە دوایەوە 46 ساڵ، دوای 46 ساڵ نزیکی نیو سەدە هێستا ئەو دوانە ژنومێردن، بەڵام هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە نەماوە، هەر بیری یەکیان نەماوە. ئەو حاجیە دێتە سلێمانی، ئەو کاک عەلیە حەج دەکا، حەجی ماڵی خوا دەکا، دەبێتە حاجی عەلی، خێزان پێکەوە دەنێت، چەند کوڕ و کچی دەبێ. دوای 46 ساڵ خێزانەکەی عەمری خوا دەکا. پیاوێکی بەڕێز لە شاری سلێمانی هەیە، مەلایەکی بەناوبانگە، مامۆستا مەلا مەحموودی ئازادی کە ئێستا لە ژیاندایەوە تەمەنی پەروەرەکەت بێ. مامۆستا مەلا مەحموودی ئازادی پیاوێکی کۆمەڵایەتی و سوڵحخوازە، ئەچێتە لای ئەو حاجی عەلیە و دەڵێ من سەفەری ئێرانم کردووە و چوومە کوردستانی ڕۆژهەڵات و چوومە گوندی دەرەتەفێ و خێزانەکەشتم بینیوە، یەخۆ تۆ تەلاقن نەداوە؟ دەڵێن نا وەڵا هەر ئەو کاتێک کە تۆرا بۆ ماڵی باوکی ڕۆیشتەوە منیش ئەو دیوم بەجێ هێشت و نە تەلاقم دا و نە قسەمان کردو، نەویش قسەی کردووە، نە منیش قسەم کردووە، بەڵام هەر نەمزانیوە کە هەیە، یان ڕەمێ زانیوێتم پەرۆشم بوو بێت جار جارێک وەکو خزمێک بیرم کەوت بێتەوە. ئەڵێ با بەخۆ تۆ نە تەلاقت داوە نە هیچ بۆ نەیم بۆت بێنمەوە. ئەڵێ جا شتی وا دەکرێڵە ئەی بۆ؟ ئەڵێ من دەچم لەبەر خاتی تۆ دەچمە دیوی ئەو دی و دەچمە کوردستانی ڕۆژهەڵات، قسە لەگەڵ ئەو ژنە دەکەم، قسەی لەگەڵ دەکەڵ، ئەی خۆی و هەستا ژنومێردن 46 ساڵی بەسەرا تێپەڕیوە، بەڵام هێشتا دەتوانن بۆ لایەک بگەڕێنەوە. کابرا خێزانی نەماوە پیرەمێردێکە هێستا پێویستی بە هاوسەر هەیە، تۆش لە کۆتایی تەمەنیشتدا بە هەر پێویستیت بە ژنومێردایەتی هەیە. وەڵا قسەی خێریان لە بین نادەکە و نێتەکەی بۆ خوا دەبێ، ئەوانش ڕاز دەکەن بە یەک شاد و شکر دەبنەوە. مامۆستای ئازادی دەفەرمێ ئەو ژنومێردە ئەوەندە بینیان خۆش بوو، ئەگوت تازە بووشی یەک شەوەن، دوای 46 ساڵ دابڕان بەیەکەوە، 3 ساڵی پڕ ژیانی تەبایی و خۆشی و ئاشتیان بەردەسەر، ئەوەندە خۆشەویستی یەک بوون، خەلەبووی هەموو ڕابردووی بۆکردنەوە، هەموو ئەو ناڕەحەتیانی ڕابردووی بۆکردنەوە. دوای 3 ساڵ حاجژن کۆچی دوایی دەکاو دەمرێ، حاجی دیسان بەتەنیا دەمێنێتەوە، ئەوەندەی بۆ دەگریا خەڵک سەریان سۆر دەمێنێ، پیرەمێردێک ئەوەندە پەرۆشی خێزانەکەی بێ. بەڵێ دەکرێت ئەگەر زەمانەکانیش تێپەڕن، گرفتەکانیش گەورە بن، هێستا چارەسەر هەر دەکرێت. بەڵام ماڵ خراپ ئەو کەسەیە کە قسەی خەڵک خراپ لە بینی خەڵکا دەکا، ماڵوێران و ڕیسیاد و لە ڕووی جەنابتان ئەو کەسەیە کە ناکۆشی بچووک وەکو ئاگر فووی پێدا دەکە و دەیەوێت گەورەیکە بەخۆ ڕۆژە دەموچاوی خۆشی دەسووتێنێ. با زمانمان پارێزین، ئەو شتانی کە پەیوەندیان بە ئێمەوە نییە، بە خێزانی خۆتەوە هەیە لە ماڵی خۆتا چارەسەری کەومەی بەدەرەوە، کە پێت سپێدرا ئاشکرای مەکەوە بیپارێزە و لەناو خەڵکە بڵاوی مەکەوە. ئەم ماڵقەیانە ئەم زنجیرەیە ماوێتی ئینشاءڵڵا بۆ ئەڵقەکانی داهات و قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. یا ڕەبی خۆیان ڕەحممان پێ بکەی، ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خۆیان خێزانەکانمان تەباو ڕەباکەی، ئەو خێزانانەی کە ناکۆشی خێزانیان هەیە خوا ئیسلاحی حاڵیان بکەی. یا ڕەبی خۆیان مناڵەکانمان ساڵح و گوێڕایاڵ و سالار و سەنگین کەی، هەموو ئەو خێزانانی کە مناڵیان نییە خوشکێک بە تایبەت داوای دوعای خێری لە بەڕێستان و مسلمانان و بیسەران و بینەرا کردو، مناڵی بلووری داناوە دوای 16 ساڵ. یا ڕەبی خۆیان مناڵی ساڵح و نەرمونیانی پێ عەتاکەی، یا ڕەبی خۆیان مناڵی ساڵحی پێ عەتاکەی بە هەموو ئەو کەسانی کە مناڵیان نییە. کوردستانمان پارێزراوکەی، بە بەرەکەت و ڕەحمەتی خۆت شاد بین، لە قیامەتە بەر شەفاعەتی پێغەمبەرمان خۆی صلی الله علیه وسلم. هەموو ئەو کەسانی کە نەخۆشن خوا شیفای بەخێریان بۆ بنێری، یا ڕەبی خوا هەموو ئەوانەی نەخۆشن شیفای بەخێریان بۆ بنێری، هەموو ئەوانەی دڵناڕەحەتن دڵ و دەرونیان ئاسوودەکەی، هەموو ئەو کەسانی نەدارن دەرگا ڕزق و ڕۆزیان لێ بکەیەوە، عاقبەتی هەموو لایەکشمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون.